باشە دکتۆر حەز ناکەی پەروەردە بە شێوەیەکی گشتی لە ئێستادا لە کۆنتڕۆڵی خێزانەکان دەرچووە؟ پەروەردە بۆی بە گشتگیر باسی کرد. پەروەردە ئەتوانم بڵێم واتایەکی زۆر فراوانی هەیە. بێگومان خێزان بەشێکە لە پەروەردە، ڕاگەاندن بەشێکە لە پەروەردە، کۆڵان بەشێکە لە پەروەردە کە ئێستا نەماوە. کورێمە هەچی شەڕەلەقە و هەچی بازۆڵە و ماسوورکە هەیە لە کۆڵان فێر بووین. هەتا مردن من سوپاسی چەمچەماڵ و گەڕێکی چوارباجار بۆ خۆشی بە گەنجەکان هەڵم ڕۆڵە من چەمچەماڵی بم و چوارباخی بم لەبەرەوە لەم دوسێ ڕۆژە لە مەکتەبی سەروەران بووم لە دوایە زانن لە سلێمانوتم ڕۆڵە چوختێتی بە کەڵک نایە. ئەگەر حسابی چوختێتی بکەی من لە هەمووتان چوختی ترم بەس بەخوا بە چوختێتی ژیان بەڕێ ناکرێت. جا بەبەستم لەوەیە کە پەروەردە جاروایە گەڕەکە، پەروەردە جاروایە قوتابخانەیە و جارواشەیە هەموو دایک و باوک و خانەوادەکان و کۆڵی خزم و کەس و کارەکان خاڵ و مام و کەسەکان دەورەیە. بۆیە بەڕاستی پەروەردە ئێستاکێ تۆزێ قورس بوو. لە ئەنجامی چی؟ ڕاوە دینار تۆزێ قورس بوو. ئێستا نیزامی دوو شەفت و سێ شەفت پەیدا بوو. لە زەمەنی ئێمە باوکمان بۆ نمونە مەسەن فەرمانبەر بوو هەتا سەعات 12 ئەهاتەوە هەتا بەیانی سەعات 8:09 ئیتر ئێمە لە ژێر سەیتەری باوکا بووین. بەڵێی بۆ دەکردین، نەخێری بۆ دەکردین، خوای گەورە باشی بۆ بکا و لەگەڵ باوکی هەموو لایەکا بیپارێزێ کەراهەچەی بۆ کردین و ئەچووە سەر ئەژنۆ و ئەویاڵە وەرنە سەر شانم چاوشارکەیە کرد و بە یەک دوو ژوورەکە و تەرتیبات و قامیش و بەزم و ڕزە هێنا و دوو زەلەی بۆ دروستە کردین و ئێستاش دەبیرمە قامیشی ئەهێنا تەڕ و لە شوێن نازانم لە لادێ لەکوێ قامیشیان هێنا و دوو زەلەی بۆ دروستە کردن هەموو شتەکان ئیشی دەست بوو. دوایی سەرسیفۆن هەبوو والله هەر بۆ خۆی دنیایەک بوو بەقەت هەموو پەزڵەکانی ئێستا ئیسفادەمان لێ کرد. یعنی لە بیرمە ئای دڵمان پێ بە مانگە دروستەکرا خاتون سەری هین هەبوو باوکمەوەی بڕۆ لە مارکێتی پێ ناوترا ناشکینە بوو دوکانی پێوترا بڕۆ لە دوکانەکان سەری بیپسی کۆکەرەوە سەرێکی بیپسی بابلین ڕق بوو کۆمە کردەوە اینجا هێنا کونی چانتێ کرد لێەوە تایی پێ دروستەکرا. دوایی بە تێل ئێندرا اینجا شێوەی کوێتایەک یان پیکابێک یان عاربانیان فلان اینجا شیشێکی ئەوەنە درێژی تر مامە جەو بوو. خۆشم جەو بوو بەڕاستی لەو کۆڵانە ئەڕۆشتیت ئاوا بەدەستەوە ئەدگرت کۆنتڕۆڵ و مۆنتڕۆڵ و بەزم و ڕزم نەبوو بە شیشێکی ئەوەنە بەس بەبەستم بەڕاستی بەشێک بوو لە پەروەردە بۆ فێریەکردم دانیشە، فێریەکردم پەلەمەکە، فێریەکردم شت بە ئاسانی نایەتە دەستەوە تەنانەت ئەم عارەبانە بچکۆلە بە مانگێ بە 15 ڕۆژە بێ دەسێکی فێریەکردم قەدریشتی خۆت بزانە کورە فێریەکردم گەراجی بۆ دارێت چی هەموو ڕۆژە بردت بۆ گەڕک ئیشت پێکرد و بۆ نە پیاست پێکرد مەیدە دەست فڵان و فیسار بە فەڕە ئەمدا پیان بڕۆ فەڕەیەکی پێ لێدە و مامە وەرەوە و دوای بی دەرەوە دەستم دوای هاتمەوە لەو گەراجە داینە شوێنی خۆت شتی خۆت تەرتیباتە بیشۆ پەروەردە کە ئێستا ئێمە بە بەرنامە و بە تەلەڤیزیۆن و بە فڵان ئێستا مامۆی نەماوە.